بەبێ جیاوازی پرسەی هەرچی بێ ئاوایە لێرە بەێ بەبێ جیاوازی لە گوندی هەر پرسەکەوی لو هەمان وەکویەکە بەبێ جیاوازی شیوە غەریبە دێتە مزگەوت بەرەوە کولتورەشی قەدیمە لە باو باپیرانەوە لە بۆ مامایتەوە هەر کاتێک یەکێک وەفات دەکات هێوارەکە ئەمە لە زۆر جێدی هەیە بەڕاستی و حادەتە بەسکەنەمە هێواران شیوە غەریب هەر کەس لە ماری خۆی مەسەد مەزموعەک سینیەک خواردن دەینی هەم لەگەر ساحیبی پرسەی هەم لەگە ئەو میوانانەی کە دەمینێنەوە نانەکەی دەخۆن عادەتەشی قەدیمە عادەت و تەقالیدێکی قەدیمە تێشمان نەدا لە زۆر جان هەبووە پێشتر تێچاندا بەزەمە هەرما و بەردەوامیش دەبن ئینشاڵڵا پێی دەڵێن شیوە غەریبە ئایا بۆچی ئەو ناوەی هەیە بەێ ئەوە لە قەدیمەوە ناوە هاتیە پێ دەڵێن شیوە غەریبە هیچ ناوی دی پێ ناڕێن دەڵێن شیوە غەریبە پێشەمانیە لەوەی زۆر زاروەیە دەبینی ئەگەر میوان زۆر بی ساحب شی و دانانیشی یعنی زەحادەتە بووە زۆر جار بۆ من بەتەرێن لە سەسێنی خۆم دانیشتمە کەس نەبووە لەگەرم دانیشتی مەسەد میوان کەم بووە خەڵکم جاریش بووە بە زۆر بووە مەسەد کە ساحب شیوەکە دانانیشتە لەبەر میوانەکە ینی هیچ زارەی میوان زۆر بی و کەم بی کەس محتاج نەبووە کەس نەمایتەوە بەبێ خواردن بەبێ جیاوازی پرسەی هەرچی بێ ئاوایە لێرە بەبێ جیاوازی لە گوندی هەر پرسەکەوی لو هەمان وەکویەکە بەبێ جیاوازی شیوە غەریبە دێتە مزگەوت نزیکەی چەند ماڵ دەبێ ئەو گونداگەر بزانین تقریبا ئێستا نێزیک وە لە 400 مالی لە 400 مالی شەر نییە هەمووی بێ چکات برێ بەرە مال زۆرە مەسە دەبێتەوە لە بەرە مالەی 5 کەس دێ 2 کەس دێ 3 کەس دێ 4 کەس دێتن ئەوە